بێگومان هەر ناوچەیەکی گەشتیاری یەکێک لەو پایانەی کە ڕای ئەگرێت و گەشتیار زیاتر ڕووی تێئەکات ئەوەی کە پاک و خاوێن بێت. ڕەنگە لە عێراق زۆر شوێنی ناوچەی گەشتیاری هەبێ، بەڵام ئەو پاک و خاوێنی کە لە ناوچە گەشتیارەکانی کوردستان هەیە بێ هاوتایە. سەبارەت بەو خزمەت گوزاریانەی کە تایبەتن بە ژینگە و پاراستنی ژینگەی کوردستان بە تایبەتی ناوچە گەشتیارەکان دەمانێت گفتوگۆی زیاتر بکەین لەگەڵ ئازاد نووری بەڕێوەبەری فەرمانگەی کاروباری هونەری لە دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان کە میوانە لەگەڵمان و لەگەڵا گفتوگۆی زیاترەکەین سەبارەت بەم بابەتە. بەخێر هاتیکارژی زۆر سپاس دەکەم. کاگازات وەک ئێستا ئاماژەم پێ کرد ئەوەی کە گرنگە لە ناوچە گەشتیارەکان دروستە سروشتێکی جوانی هەبێ، بەڵام لەگەڵ ئەوەشە پاک و خاوێنی لەو ناوچانە ڕابگیرێت. چ پلانێکتان هەیە بۆ ئەوەی کە ئێستاکی تر وەرزی بەهار دەستی پێ کردووە و خەڵک تەنانەت نەورۆزیش لە ناو مانگی ڕەمەزانە بوو نەچوە دەرەوە، ئێستا چۆنەڵێت دووقات و سێقات ناوچە گەشتیارەکان قەرەباڵغ دەبن، چۆن ئەتوانرێت ئەو ژینگەی بپارێزرێت و ناوچە گەشتیارەکان پارێزراو بن؟ سەرەتا پێویستای جەژن بینەرانی کاناڵی سەبیسار دەکەمەوە. ڕاستی ئەمە کو دەستەی پارێزکردنی ژینگە سەرەتا دروستبوونی وەزارەتی ژینگە و دەستی ژینگە هەموو ساڵێ پلانی خۆی دادەنێ بە هەماهەنگی لەگەر وەزارەت بێم دەستەی گەشت و گوزار لە حکوومەتی هەرێمی کوردستان. دەستەی ژینگە پلان و بەرنامەی خۆی دانایە، چەندین خاڵ ئاماژەی پێکرایە لەو باسکرایە، ئەوەی کە پەیوەندی بە ژینگەوە هەیە، ئەوەی پەیوەندی کە بە گەشت و گوزارەوە هەیە، ئەوەی کە بە پەیوەندی بە ژینگەوەیە بە هەموو شێوەیەک ئێمە دەبێ وا لە گەشتیاران، چونکە دوو بابەتمان هەیە، سەریانکار و گەشتیار کەسانە کە لە شوێنێکی دوورە گەشت دەکەن دێنە هەرێمی کوردستان دەمینێنەوە تێیدا و هەروەها لە ڕێگای کۆمپانیەکان و دێنەوە هەرێمی کوردستان و دەمینێنەوە ماوەی سۆر ئەو گەشتیاریان پێ دەوتێت. بەس ئەو سەیران کە خەڵکی منتیقەی خۆمانن سەیران دەکەن دەست پێ دەکەن تا ئێوارێ دەگەڕێنەوە ماڵەکانی خۆیان و سەیرانیش دەکەن بۆ ناوچانە. بەڕاستی ئێستا هەرێمی کوردستان ئەگەر ئێمە تەماشا بکەین وەکو تازە باسم کرد زۆر دەوڵەمەندە، دەتوانێت زۆر سوود لەو وەکو ڕێزە ژینگە بگرین سەرەتا، چونکە ڕێزگرتن لە ژینگە زۆر زۆریە و هەروە دەتوانین وەکو داهات سەرچاوی داهات حکومەت سوودی لێ ببینی، هەروە ڕێز لە کەلتوری دابنێت ناوچەکانیش بگیرێت. بەڕاستی ئێستا وەکو دەستەی پاراستنی ژینگە ئێمە لەناو ئەو پلانێکە لەگەڵ و گەشت و گوزار هیتمان ئێمە بتوانین چۆن بتوانین گەشتیار وا لێ بکەین ئەو پاشماوانەی کە لە دوای خواردنەکانی خۆیان کۆ بکەنەوە و بیبەنە ئەو شوێنەی کە دیاری کراوە لە بۆیان، وا لە کۆمپانیەکانیش بکرێت دەورە و خولیان پێ لەناو هەر پاسەکانی ئامۆژگاریان بکەن کە شت فڕە نەدەن ژینگە پیس نەکەن، چونکە ئەگەر تماشای بکەین ئەم ساڵ بارانێکی زۆر باریە، گژوجیایەکی زۆر شین بووە. بەڕاستیە خوانەکە هەر شتێک ڕوو بدات ئێمە دارستانێکی زۆر لەدەست دەدەین، ئەمەش دەبێتە هۆی گۆڕانکاری ناوچە پارێزا سوشتەکانمان، ئاژەڵ و باڵندەی زۆر زەرەری پێ بکەوی لە هەرێمی کوردستان. باش ئەو پلانی کە ئەم ساڵداتان ناوە هیچ جیاوازی لەگەڵ پلانی پار هەیە یان ئەکرێ بڵێن پلانێکتان داناوە کە ساڵانی پێشتر نەبووە و ئەم ساڵی خەنە بواری جێبەجێکردنەوە بۆ پاراستنی ژینگە؟ ئەمە پلانەکان هەموو ساڵێک دادرێ پلانەکان، بەس ساڵ بە ساڵ تەتەوڕ دەکات پلانەکان. تەتەوڕەکەی ئەم ساڵ کردوێتە زیاتر تەتەوڕ دەکات، چونکە لەو نمونە ئەگەر تەماشا بکەین لەوانەیە ئەم ساڵەکە چەند هۆکارێک هەیە، بۆ نمونە منتیقەی خوار و بەهۆی گۆڕانکاریەکانی و کەش و هەواوە لەوانەیە لەو فاتری نامانێت لە پاش جەژن نامانە ئەگەر تەماشای هاوین بکەین دەرزەکانی پلەی گەرمە زۆر بەرز دەبێتەوە، زیاتر گەشتیار دێن هەرێمی کوردستان. معنی ئێمە ئەو پلانانە دەبی بخینە باید جێبەجێکردن، نەک معنی لە پاش جەژنێ و چونکە ئێمە بەردەوام دەبین ئەو گەشتیارانە دێن هەرێمی کوردستان. کەواتەی وە بێن لە یەکەم هەنگاوە دەست پێ بکەن ئەویش هاتنی گەشتیارەکانە لە بازگەکانەوە. لەوێ پلانتان چییە؟ چۆن ڕێنمایی بە گەشتیارەکان دەدەن کە دێنە ناو هەرێمی کوردستانەوە؟ بروشورتان هەیە؟ چیتان هەیە؟ ئیشی زیاتر لەو پلانی کەدان لە ئیشی گەشت و گوزارە کە ئەو بڕۆشۆر و لەگەڵ ئەو کۆمپانیانەی کە دەینن، بەس ئەوەی کە پەیوەندی بە ژینگەوێ ئەمە پێمان باش وەکو دەستەی ژینگە ئێوە هاوکاریتان چۆن لەسەر ئەو ساسانە بێت، لەسەر ئەوە ساسانە بکرێت، معنی بۆ ناو گەشتیارانە دێن ئەو سارانەی کە دەینە ئەو نەقلی گشتی کە دێتە هەرێمی کوردستان ساری باش بن، ژینگە پیس نەکەن. و هەروەها ئەگەر بکرێت ئەو ساڵەکە بکرێت ساری هایدرۆ پاوەر بێم هایدرۆلیک بە کارەبا و بەنزینیش بکات یان بە ساری کارەبایی بێ باشترە، ئەگەر ساری باش بی کە ژینگەکەمانە پیس نەکە لە زیاتی ئەوی کاوە زۆر ئیزدیحامێکی زۆر لە شەقامەکان دروست بێ لە شان گەشتاریەکان، ئەگەر بە پاس بیامەوە بێ زیاتر معنی سوودی دەبی بۆ ژینگە ڕاستی نەقلی گشتی بیتن. ئەوە یەک. دوو ئەو گەشتیارانە وان تازە باسم کرد زیاتر ئیتیمان بە پاراستنی ناوچەکە ژینگەکان بدە، بەڕاستی وەکو پاشماوەکانیان لە دوای خۆمەچووکە دەبین کەسانێک کە دوای گەشت دەکەن خۆ ئەو گەشتکردنە بەردەوامە لە شوێنە. بۆ ئەوە چ پلانێکتان هەیە؟ بۆ نمونە ئێوە
پلانێکی واتان هەبێ پێدانی کیسەی خۆڵ و خاشاک بێ بە گەشتیارەکان بە سەیرانکارە ئەوانە نام 13 خاڵ لە پلان هەیە لەگەڵ ژینگە لەگەڵ گەشت گوزار ئەو پلانانە داڕژراونە سەبارە بم بابەتەنا معنە بۆ نمونە وەکو تازە باست کرد بە خۆت چۆن گەشتیاری وا لێ بکەین هیچ زەرێکی بە ژینگە نەگەینێت ئەوە ئیشیمە بەکو ڕیمۆیکردنە بەس ئەوەی پایینی بە گەشت گوزارەوەیە معنە سوود بەربگرین لە پۆلیسی دارستان و ژینگە لەو ناوچانە و هەروە ئەو ساڵکەشان دانەدرا لە پلاندا هەبوو دابەزێن 150 پۆلیسی گەشت و گوزار دامەزرێت لە شوێنانە و هەروە وا بکەین ئێمە چونکە ئەگەر تەماشا بکەین پیسبوونی ژینگە هۆکارەکانی بۆ زیاتر بە هۆکاری پلاستیک و خواردەمەنیەکان شوێنەکان دەبێتەوە بۆ بۆنەکانی تێک دەچێتن بەهۆی بۆکاری بۆن یان مانۆ پلاستیک ماوەی زۆری پێدەچێت تەحەلول دەکات کاتە لەناو ئەو پلانانە ئەتوانین بڵین شێوازێک یان تەکنیکێک هەیە کە سەبەتەیە بدرێ پێیان ئەمە خۆراکە بکرێتەوە ئەم سەبەتەیە ئەمە مەوادی پلاستیکەکە چۆنەڵێت حەلبوونی لەگەڵ زەویە زۆر زۆر ئەخانێت مەوادێکی زیان دەستی ژینگە پێمان باش هەموو کۆکرێتەوە زوو و خاشەکانە لەدا هیچ نەمێت لەبەر بەو گەمبوون و خەکانی کردوای سەردانی شوێنانە دەکەن بەڕاستی هیچ دەم هەموو کۆکەن و بێنە شوێنی ئەو بەستانە کە دیاری دەکرێت بۆیان دەستنیشان دەکرێت پێویستە و کۆمپانیانە ڕێنمووی بکرێت چونکە ئەو کۆمپانی کەتی تایبەت دانهێنن گەشتیارەکان دێت پێویستە لێنەوە تازە باسم ڕێنموویان بکرێت پێیان بڵێن ئەوانە چۆن کۆ دەکەنەوە چۆن فردن شوێن تایبەت ئەو شوێنە تایبەتانی کە جەنابەت ئاماژەی پێ ئەەکەی دوورن لە ناوچە گەشتیارەکان یاخود هەر نزیکن لە کەپرەکانەوە لە شوێنە گەشتیارەکان بۆی کە هاوڵاتی بە زووتی بیانووی ئەوەی نەبێ بڵێ شوێنەکە دوورە هەر لە نزیکترین کات و لە زووترین فرسەتا بتوانێت دەرفەتا بتوانێت ئەو پاشماوانە بکاتە ئەو شوێنەوە کە دیارە شوێنە خۆشبەختانە دەبینین کەتی تایبەت لەگەرەوەی دەبینن ئەو کەپتاکان دروستکان زۆر بە شوێنەکانی هێرشتان دەبین وەکو خۆیان دەستکەوت لە خۆیان و بە خۆشیان خزمەتی دەکەن خەڵکێکی زۆر مستەفید بووە لێ خەڵکە مستەفید بە خۆشیان پارێزگاری لێ دەکەن ئەوە شتێکی باشە ئەو نەریەتە زۆر باشە ئێستا مەگەر بۆ نمونە بەرگرین تەماشای دۆری ئاڵانە بکەین لەوانەیە خەڵکانی زۆر چوو نوێنران خاوەن پرۆژەکان بە خۆیان دێن ئەوە دەکەن معنای ڕۆژانە پاک دەکەن و شوێنەکان هەموو ڕۆژە دیشۆن و پاچ دەکەنەوە ئەوە پێویستە نەک لەو شوێنە بەتابێت لەو شوێنە لە هەموو شوێنەکان بە هەمان شێوە بی لە هەموو هەرێمی کوردستان بگریتەوە ئەو شوێنە گەشتیارانە کە دروست دەکرێت وەک تازە گوتم لە ناو کەتی گشتی و کەتی حکوومەت چونکە ئەمە سەرتا باسم کرد ئەوە داهاتی ناوخۆی زیاد دەکات لەسەر بنەمای کۆمەڵایەتی سوودمەند دەبێت وەکو بێن ئەو بەرەبوومانەی کە خۆمان هەیەکمان سوودمەند دەبین لێ معنی سوودمەند و داهاتی دەبین هەروە ڕێز دابنێت منتیقەکە بژیرێت و چونکە ئەگەر نزیک گوندەکان ئەگەر تەماشای کوردستان هەموو شوێنی گەشتیاریە بەهام بەپی ئەو داتانی کە مەدا دەستمانە کاتە ئەتوانین بڵێن ئەو مادەی کە زۆر مەترسیدارە بۆ سەر ژینگەی کوردستان چ مادەیەکە و ئێوە چۆن ئەتوانن پلانە دابنن بەرەنگاری ئەو پاشماوانە ببنەوە یان بەکاری بێنەوە ڕیسایکل بکرێتەوە چۆنە ئەوە چییە؟ ئەگەر تەماشا بکەین ئەوەی کە مەترسی لەسەر ژینگەی هەرێمی کوردستان زۆر پەیدا دەکات بەڕاستی زیاتر پلاستیکە پلاستیک و شوشە چونکە ئەگەر تەماشاکە پلاستیک و شوشە دەبینین ئێمە تازە باس گژوجیاش زۆرشیم بووە ئەو شوشانە فرە دەنا ئەو پوشە مەواشکە وشک دەبێت ئەوە دەبێتە هۆی لە بارکردنی تشتی ڕۆژ دەبینین ئەو شوشانە گەرم دەبێت ئاگرکەوتنەوە ئەو ئاگرکەوتنەوەیە دەبینین چەندین دارستان دەسووتی لە دەستمان دەردەچێت کۆنتڕۆژ زەر زەحمەتە ئێستا منتیقەکانمان شاخاوینە ئەوەی یەک دوو زیندەوەر و ئاژەڵ و باڵندەیەکی زۆر لەنا ئەو گژوجیانە پێیان هەبیتات زۆر دەوڵەمەندە هەرێمی کوردستان لە هەبیتات ئەوەش هەموو داهاتی دەوڵەتن لە بۆ نەوەکانی نوێمانە دەبینین زۆر شتێکی گەورە لە دەست دەدەین بەرامبەر بە داهاتێکی کەم ئەوە تعویز ناکرێتەوە ئەوانی کە باز دەکەم بۆ نمونە ئێمە گە تەماشای هەرێمی کوردستان بکەین بورچی تێدایە پڵنجی تێدایە شتی زۆر جوان دەگمەنی تێدایە هەرێمی کوردستان ئاژەڵ و باڵندی دەگمەن نادر لە ساسی زەمن بەرەو لە ناوچوون دەچن ئەمە دەبێ وانە پارێزگای لەوانش بکەین و هەروەها گرنگی بۆ بابەتە گەشتیاریش بدرێ ئەوەی کە ئێستا منە باس بە پلاستیک بۆ نمونە پلاستیک فرە ناو ڕووبارەکانی مە زیندەوەری تێدایە زیندەوەرە وەکو بڵێ ماسیە و زیندەوەرەکانی ئاون بەڕاستی ئەوە کاریگەری دەبێت لەسەر ئەو زیندەوەرانەش بەرەو لە ناوچوون دەچن بەرەو قراس دەچن ئەوانش معنای بۆ نمونە ئەگەر ئەمە تەماشا کە پلاستیک لە ناو خاک پیسبوونی خاکە معنای دەبینی بە ماوەیەکی چەندی ساڵ ئەو تحلل دەکات ئەو لە ناو خاچیش چەندی زیندەوەرمان هەیە چەندی ڕۆکی دەگمەنمان هەیە دەبێتە هۆی لە ناوچوونی وانش ئەوانش بە زەحمەت تعویزەکەم ئێمە خۆشبەختانە ئەگەر شتێک زۆر گرنگە لێرە ئاماژە بکەین توش داهاتوودا ئەگەر بێت و ژینگەمان پیس بیت تووشی ئالینگاری زۆر دەبینەوە وەک گۆڕانکاری کەشەوە هەمان لە پێشا کاریگەریەکانی گۆڕانکاری کەشەوە نەک لە هەرێمی کوردستان بابەتێکی وێ جیهانیە بەس ئێمەش دەگریتەوە لە ناو بابەتەکان معنە لە زانی ناوچە پارێزا سروشتیەکان و هەروەها لە ناوچوونی دارستانەکان
و هەروەها هەموو بابەتانی کە باسمان کرد دەبێت هۆی لە ناوچوونی ژینگە بۆ ئێمە بۆ پاراستنی ئەو بابەتە ئەو سەروەتە سامانە بۆ نەوەکانی خۆمان و بۆ داواتوەکان هەروەکو داهات سوودی لێوەربگرین پێویستە پلانی دێشخایەنمان هەبێت پلانێکی دێشخایەن توکمە خۆشبەختانە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان شەقامی بردە بۆ هەموو شوێنەکان ئەو گەشتیاران دێ بۆ ئەو ناوچانە سوودە چرد تەماشا و گەشتە دەکەن تەماشا دۆڵ و شاخ و سنجڕاکێشە بەڕاستی سوودێکی زۆر لێ دەبینیم ئەو گەشتیارە وا دەکات ساڵانی داهات و بە تام و چێژەشکە بێتەوە منتیقەیە چونکە ڕێگاوبانەکان سە خۆشکرایە خۆشبەختانە خەڵک سوود لەو گەشتە دەبینێت تام و چێژی خۆی هەیە و گەشتکردنانە. بەڵێ کاگازات بێگومان بۆ دوایی کە پلانەکانتان بە شێوەیەکی تۆکمە دابنرێت و لەلایەن هاوڵاتیانیش وە لەلایەن خۆشتانە وەکو دەستەکان جێبەجێ بکرێتەوە پلانانە دەستان خۆش بێت سپاس بۆ ئامادەبوونی جەنابتان سپاس.